محەممەد قالیباف نوێنەری باڵی محافزکارەکان پاژەوەی 3 جار لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی کۆماردا سەرکەوتوو نەبوو. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو با سەرۆکی ئەنجومەنی شورای ئێران هەڵبژێردرا. قالیباف ساڵی 1961 لە شاری مەشهەد لەدایک بوو، بڕوانامەی دکتۆرای لە جوگرافیای سیاسیدا هەیە و مامۆستای زانکۆی تارانە. و سەرۆکی نوێی پەرلەمانی ئێران بەشدار بووە لە شەڕی ئێران عێراق و چەندین پلەی سەربازی بڕیوە. یەکێک لەو پۆستانەی وەریگرتووە سەرۆکی بارەگای خاتەم ئەنبیا بووە کە کۆمپانیاکی سەر بە سوپای پاسداران بووە. پاشان ساڵی 1990 بووە بە سەرۆکی هێزی ئاسمانی و پلەی عەمیدیشی هەبووە لە فڕۆکەوانیدا. ساڵی 2000 بۆ 2005 سەرۆکی هێزە ئەمنیەکانی ئێران بووە لەگەڵ نوێنەری سەرۆک کۆمار لە دەستگای دژە تیرۆری ئێران. هەروەها ڕۆڵی هەبووە لە سەرکوتکردنی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی تاران و ڕوبەڕووبوونەوەی ناڕەزایەتی ڕیفۆرمخوازەکان. من محەممەد باقر قالیباف لە ساڵی 2005 بۆ 2007 سەرۆک شارەوانی تاران بوو. ساڵی 2008 وەک باشترین سەرۆک شارەوانی لەلایەن پێگەی شارەوانیە نێودەوڵەتیەکانەوە هەڵبژێردراوە. پێشتر قالیباف خەونی گەیشتن بە کورسی سەرۆکاتی کۆماری هەبوو و 3 هەڵبژاردننی پێشوو خۆی بۆ ئەو پۆستە کاندید کردووە. لە هەڵبژاردنەکانی 2005 و 2013 و 2007دا یەکێک بۆ لە پاڵێوراوانی پۆستی سەرۆک کۆمار، بەڵام لە هیچیاندا دەنگی یەکەمی نەهێنا. لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمان بەشداری کردو لە یەکەم دانیشتنی خولی 11می ئەنجومەنی شورا ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لەلایەن ئەندامانەوە بە سەرۆکی ئەنجومەنەکە هەڵبژێردرا. ئەوەش بە هاوپەیمانەتی لە ئەنگرانی سوپای پاسداران کە خۆی سەر بەو هێزانە دادەنرێت لەگەڵ محافزکارەکان. لە کۆبوونەی ڕۆژی یەکشەممە قالیباف کۆمەڵێک لێدوانی ئاماژەداریدا. یەکێک لەو قسانش ئەوە بوو کە پەرلەمانی داهاتوو پەرلەمانی حاجی قاسم سلێمانیە و تەواوکاری ڕێگاکەی ئەو دەبێت. هەروەها ڕایگەیان کە ئەوان پشتیوانی لە حیزبوڵڵا و حەماس و جیهاد و گەلی فەڵەستین و یەمەن بە ئەرکێکی نیشتیمانی دەبینن. سەبارەت بە عێراقیش ئاماژەی بەوەدا کە بەردەوام دەستیان لە کاروباری عێراقدا دەبێت و پشتیوانی لە مەرجەعی باڵا و حکومەت و گەلی عێراق دەکەن. سەرۆکی نوێی پەرلەمانی ئێران پێشیوا بوو کە مامەڵەکردن لەگەڵ ئەو لایەنانەی لای ئێران مەلەفی ڕەشیان هەیە هەڵەیەکی استراتیژیە. بە بڕوای چاودێران هەڵبژاردننی قالیباف کە کەسێکی نزیکی قاسم سولەیمانی بوو، کاریگەری و کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی لێ دەکەوێتەوە، بە تایبەت لە کاتێکدا کە پەیوەندیەکانی نێوان واشنتۆن و تاران بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت. هەروەها جارێکی دیکە ململانەی ڕیفۆرمخوازەکان و محافزکارەکان گرژی تێدەکەوێتەوە. جگەلەوەش پێشبینی دەکرێت ڕوبەڕووبوونەوەی لە نێوان پەرلەمان و حکومەتەکەی حەسەن ڕوحانیدا ڕوو بدات، بە تایبەت کە لە یەکەم لێدوانیدا قالیباف هێرش دەکاتە سەر حکومەتەکەی ڕوحانی و ڕایگەاند بەهۆی گەندەڵیەوە خەڵکی ئێران بەدەست بێکاریەوە دەناڵێنن.